سەلام عەلەیکۆم خۆشەویستان، خەم خۆرانی مێهرەبانی بەرپرسانی وڵات گەورەکانی شاری هەولێرێکە. بە هەمووان دەڵێم نەخۆشخانەی مێهرەبانی ئەلحەمدولیلا تەوفیقاتی ڕەب العالەمینی بوو، هیممەت و بەخششی هەزاران خێرخوازی بوو تانیمان مێهرەبانی بینی نەبوون. لێرەوە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کەوا لە ڕابردوو یارمەتیان داین، زەویان پێداین و ئەو کارانەی کە پێویست بوو لە بۆیان کردین. بەڵام داواکاریەکمان هەیە لێرەوە دەرێمە بەرپرسانی وڵات خەریکە غەدر دەکەن لە مێهرەبانی بە پێنەدانی ئەو گەراجەیە. ئەو گەراجەیە لەسەر جادێ 120 مەتری لە تەنیشت دوو بینایی دروست کرایە. بینایەی دەستە ڕاستیان لای ڕاستی نەخۆشخانەی نەشتەرگەری مێهرەبانیە، بینایەی چەپی خانەی بێسەرپەرشتیارانە، خانەی نەوجەوانانە یەتیمەکانە کە 20,000 مەتر دانرایە. دکتۆر عوسمان نانەکەلی بەنیازە بیکاتە بینایە، وەکو خێرک و سەدەقە جاریەک پێشکەشی حکوومەتی دەکا. لەو لایەی نەخۆشخانەی مێهرەبانیە، لەو ناوەندەی گەراجەکەیە بەڕووبەری 2467 مەتر لە نەخشەی کەرتی شاری هەولێرێ دانرایە لە بۆ خەستەخانەی. نزیکەی ساڵێک زیاترە هاوار دەکەین، داوا دەکەین، بە نووسراو تەڵەب دەکەین تکایە ئەو زەویەمان ڕێگەمان پێ بدەن کە لە بۆ نەخۆشخانەی دانرایە لە ماستەر پلانی شاری هەولێرێ. لە بیرمە مهندس محەممەد پێی گوتم هەر ئەتو خێرێ ناکەی، ئەمەش ئەو ڕوبەرەمان دانایە با خەستەخانەی مێهرەبانی گەراجێکی باشی هەبیتن. ئێستا پاش تەواوکردنی نەخۆشخانەی دەرێن فەرم و شارەوانی هەولێرێ. ڕاستە زەویەکە بە ناوی شارەوانیە، بە ناویمە نییە، بەڵام ئەساسەن لە نەخشەدانان لەبەر نەخۆشخانەی ئەو گەراجە دانرا. و ئیلا گەراج لۆچی لەو شوێنەیە لە هەمووان دەپرسم، هەموو ئەوانەی کەوا تۆزێک ژیریان هەبیتن، ئایا ئەو گەراجە هی نەخۆشخانەی نییە؟ خۆخانەی بێسەرپەرشتیاران گەراجی ناوێتن، ئەوانە منداڵی نازدارن و گەورە دەکرێن لەوێندەر، گەراجی ناوێت. ئەو گەراجە گەورەی لۆ چییە؟ ئەو گەراجە هی نەخۆشخانەیە. تکایە پارێزگاری هەولێر چەندین جار وعدت داینێ، پەیمانت پێداین کە ڕێکاری یاساییەکان بگرینە بەر و دروستی بکەین. سەبارەت بە خستنە ڕووی ئەو داواکاریەی پێشکەشکردنی یان دروستکردنی وەستانی شوێنی ئۆتۆمۆبیلیش ڕاستە ئەو شوێنە لە ماستەر پلانی هەولێر و لەو نەخشەیە کە لەو سنوورە هەیە دیاریکراوە لە بۆ وەستانی ئۆتۆمۆبیل. بێشک ئێمە داواکاریەکەمان پێ تا ڕادەیەکی باش پەسەندە بیرۆکەکە و دراسی دەکەین لە ڕووی یاساییەوە، لە ڕووی ئەو ئیلتیزاماتانەی کە پێویست دەکاتن بە چ جۆرێک ئەو پارکە دروست بکرێتن. بە تاکید ئێمە لەگەڵ هەموو ئەو لایەنە پەیوەنددارانەی کە لە سەرۆکایەتی شارەوانی هەولێر و بەڕێوەبەرایەتی شارەوانی پێنجەیە ڕایان دەستپێرین لەوەی کە دیراسەیەکی ئەو بیرۆکە بکرێتن، میکانزمێک ببیندرێتەوە کە ئینشاڵڵا لە ئایندەدا ئەو پارکەی وەستانی ئۆتۆمۆبیل بکەوێتە خزمەتی هاوڵاتیان. شارەوانی هەولێر، ئەنجومەنی شارەوانی بەڕێزە گەورەکانی هەولێرێکە، ئەو گەراجەمان پێ بدەن وەکو سەدەقە جاری بەجی دێلی. خۆ حکوومەت زۆری هەیە، ئیشی لەسەر و عازێڕانە وەستایە، بەڵام ئێمە خەستەخانەی مێهرەبانی ئیشمان لەسەر ڕاوەستایە. تکاتان لێ دەکەم پەلە بکەن لە واژۆکانتان، چونکە خەڵک سیارەی دەباتە ناو ماڵەکان، شوێن نییە، قەرەباڕغی دروست بووە. ئەو ڕوبەرەیە دانرایە لە ماستەر پلانی شاری هەولێرێ لە بۆ شوێنی وەستانی ئۆتۆمبیل. ئەمە تەمەنمان 2 ساڵە تانیتمان 1000 ڤیدیۆی خزمەت خێرخۆشی تۆمار بکەین. ئەدی ئەگەر عومەرمان ببیتە 100 ساڵ دەبی چەند خێری بکە لە خەستەخانەی مێهرەبانی. لێ دێنم خۆشبەختە ئەوەی بەشدارە لە مێهرەبانی بە واژۆکانی، بە پارە خێریەکانی، بە یارمەتیدانی بەڵایەک و کۆمنتەکانی دا یارمەتیمان بدەن با خزمەتی زیاتر بکەین. گەورەییتان دەنوێنن ئەگەر ئەو گەراجەمان پێ بدەن و ئەگەر پێمان نەدەن
غەدرێکی گەورە لە خستەخانەی مهرەبانی دەکەن. خی گەورەش ئاگاداری نێت و کردەوەکانمانە. بمێنن بە سەلامەت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی